حالا خولی نایب لاوانی عراق نوروز گوبارانی لاوانی دوکی کردو لسرکوتن با قۆناغی داهاتوو تەواو نزیک بووە. لە میانەی هەفتەی 12 خولی لاوانی عێراق و لە کۆمەڵی سێیەم لاوانی یانەی نەورۆز لەسەر یاریگای تایبەت بە خۆی میوانداری لە لاوانی یانەی دووە کرد لەگەڵ دەستپێکی جێم یەکەم و لە خولەکی دوی سەرەتادا وەزیر ئیسای کاپتن گۆڵی یەکەم و پێشکەوتنی بۆ لاوانی نەورۆز تۆمار کرد لە خولەکی چواردەشدا ناوبژیوان لێدانی سزای بۆ لاوەکانی نەورۆز هەژمار کرد و سەهەند هەڵگورد گۆڵی دووەمی نەورۆزی پێ تۆمار کرد و ئەنجامەکەی بۆ یانەکەی کردە دوویێندا. لە کۆتا خولەکانی ئەو گێمەشدا وەزیر ئیسا گۆڵی دووەمی خۆی و سێمی بۆ لاوانی نەورۆز تۆمار کرد و ئەو گێمەش بەو سێ گۆڵە لە سوودی یانەی نەورۆز کۆتایی هات. لە نیوەی گێمی دووەمیشدا باوان ستار گۆڵی چوارەم و کۆتایی بۆ لاوانی نەورۆز نووسێەوە و لە کۆتاییدا بە 4 گۆڵی بێوەڵام لاوانی نەورۆز یارەکەی بردەوە و هیچ کەسێکیش لە شاندی یانەی دۆک لە ڕایەنەران و یاریزانەکان ئامادە نەبوون دوای یاریەکە لێدوان بدەن. سەبارەت بە ئاستی یانەکە لەم دوایانەدا و دەرفەتدان بە یاریزانە لاوەکان ئازەد حاتەم ڕایەنەری یانەی نەورۆز بەم جۆرە دووە. سوپاس بەخوای گەورە ئێمە ڕۆتوانیمان لە یاریگای خۆمانە 3 خاڵی گرنگ بەدەستبێنین ئەم بردنەوەیە یعنی هەنگاوێک زیاتر نزیکمانەکاتەوە لە قۆناغی داهاتوو سەرکەوتنمان بۆ قۆناغی داهاتوو بێگومان ئێمە یعنی ئاستی ئەم یاریەمان لەگەڵ یاریەکانی پێشووترە جیاواز بوو بینیمان چەند شێوازی یاریکردن توانیمان جۆرا و جۆری هجوومکردن بەرگریکردن بە هەمان شێوە ئاڕاستەی گۆڕینی یاریکردنمان یعنی چەند شێوازە توانیمان ئیستیغلالی ئەو بکەین و توانیمان بەهۆی ئەو جوڵە و شێوازی یاریکردنەوە توانیمان چەند گۆڵێکی یعنی جوان و تەکتیکی یعنی چەند پاساتێک و توانیمان بگەینە گۆڵی تیپی بەرامبەر و گۆڵی پێتۆمار. طبعا ئێمە تیپی لاوان ئامانج لە دروستکردن و یاریکردن بەشداری خولەکان بۆ ئەوەیە کە ئەم یاریزانە لاوانە بتوانین سوودیان لێ وەرگرین لە تیپی پێشکەوتوانە. ئێمە لە سەرەتای کارکردنیشمانەوە بەو نیەتە ئیشمان کرد ئیدارەش کەوا بەڵێنیە بەوەی کە چەند یاریزانێک لە تیپی لاوان بتوانین لە ساڵی ئایندەیە یا ئەم چەند یاری ماوە بتوانن سوودیان لێ وەرگن لە تیپی پێشکەوتوانە. ینی بەڕاستی ئێمە توانین سوود لە ئاسییانە بێن لەوانەیە کەم ئەزمون بن لە ڕووی خولەکەوە بەڵام چاویان بکرێتەوە و ڕاهێنان لەگەڵ ئەو یاریزانە بە ئەزمونانە بکەن یا مەسەلەن بەشداری ڕاهێنانەکانیان بکەن لەوانەیە بۆ ساڵی داهاتوو یا بۆ 2 ساڵی داهاتوو یانەی نەورۆز یەکێک بێ لەو یانانەی کە سوود لە توانە لاوەکان وەربگرێ. لای خۆشیەوە ساند هەڵگورد یاریزانی یانەی نەورۆز دڵخۆشی بە ئاست و ئەنجامی یانەکەی نیشاندا و بەو جۆرە باسی لە یاریەکە کرد. وەڵا الحەمدولیلا ئاستێکی زۆر باشمانە بوو 3 خاڵی زۆر گرنگیش بوو وردە و ئینشاڵڵا بەرەوەکێمی ڕووی پشتیان بەخوا ئینشاڵڵا ئەگەر دەرفەتم پێ بن لە تیمیەکەمە پشتیان بەخوا هەوڵی خۆمە دەم و توانەکانم بەرەو پێشە بم و جێ خۆمەکەمە دڵیان دەرانە ئینشاڵڵا. بەم برنەوەیەش لاوانی یانەی نەورۆز خاڵەکانی بۆ 17 خاڵ بەرز کردەوە و پارێزگاری لە پلەی دووەمی کۆمەڵەکەی کرد. لاوانی دووەکیش بە 9 خاڵەوە لە پلەی شەشەم و پێش کۆتاییدایە. بڕیارتا کەناڵی پەیام سلێمانی.